سلااو هاوڕێیان بەخێر بینەوە بە ڤیدیۆی تازە لەو ڤیدیۆ ئەو ڕۆباسی مقارنێک دەکەم حەسب داتا و شتیوە لە بینی برێکینگ باد و گیم ئۆف ترۆنز. طبعاً برێکینگ باد و گیم ئۆف ترۆنز حەسب ڕای زۆرترین خەڵکی یەکێکە لە هەردووچان یەکێکن لە هەرە باشترین تیڤی شۆیەکانی بە درێژایی مێژوو. بۆیە ئەگەر حەستان کرد ئەو ڤیدیۆیانە دروستکەم زیاتر بۆ کۆمنت بینووسن و لە هەمان کاتیدا ڤیدیۆیەکە بڵاو بکەنەوە لای ڕەفیقەکانتان شێری بکەن و لە بیریش مەکەن لایکی کەن و سەبسکرایبی چەناڵەکەم بکەن. دەستخۆش با دەست پێکەین. طبعاً برێکینگ باد پێکاتۆ لە 5 سیزن و گیم ئۆف ترۆنز پێکاتۆ لە 8 سیزن. برێکینگ باد نزیکەی 62 حەڵقەیە و گیم ئۆف ترۆنز نزیکەی 73 حەڵقەیە. هەردووچیان تەقریبەن بۆ ماوەی زۆر خەڵکێکی زۆر پێی مەشغوڵ بوو کە ئەو کاتێککە عەرض دەکرا. طبعاً گیم ئۆف برێکینگ باد زیاتر لە سەر و 100 خەڵاتی وەرگرتیە لە ئەسڵی 262 خەڵات و لە هەمان کاتیشدا گیم ئۆف ترۆنز نزیکەی 262 خەڵاتی وەرگرتووە، نزیکەی سەر و 260 خەڵاتی وەرگرتووە لە ئەسڵی 738 خەڵات. طبعاً ئەگەر مقارنە بکەن ئێستا خەڵک دەڵێ گیم ئۆف ترۆنز خەڵاتی زیاتر وەرگرتیە. ڕاستە قسەکە تەواو، بەس گیم ئۆف ترۆنز خەڵاتی وەرگرتێ لە ئەسڵی 738 خەڵات کە هەڵبژێردراوە بووی. بەس برێکینگ باد تقریبەن لە 262 خەڵات نزیکەی سەر و 100 خەڵاتی وەرگرتووە، یان نسبەی برنەوەکەی نزیکە لە 150. بەس ئی گیم ئۆف ترۆنز دوورە لە 150. بۆیە برێکینگ باد کە هەڵبژاردە بۆ خەڵاتێک کە نسبی وەرگرتنی لە خەڵاتەکەی زۆر زیاتر بوو. با باسی ئەوەی بکەین مقارنە لە بینیان لە بینی لە ناحیەی تەسویر و ڤیدیۆ شتیوە. طبعاً گیم ئۆف ترۆنز لە بەرەوەی چیرۆکێکی باسی ژیانێک دەکا و تیڤی شوەیەکە زیاتر باسی ژیانێکی فانتەزی دەکا، بۆیە زۆر CGI بەکار هاتووە و زۆربەی شوێنەکان لە ڕاستیدا وجودی نییە لە بە شاشەی گرین سکرین تەسویر کرایە. بەس لەگەڵ ئەوەشدا زۆر بە جوانی چکە بەجێتی زۆر بەرز بووە، بە جوانی دروستیان کردو، بە جوانی دەریان هینایە، بۆیە خەڵکەکی زۆر ئیشی لێ کردو، بۆیە بە کوالتێکی زۆر باش گەیشتۆتە بینەر. لە هەمان کاتە برێکینگ باد تۆزێک زیاتر نزیکە لە واقعی. ئەگەر تەماشەی ئەو شتان CGI و شتیوا بکەیت تقریبەن هەر تێدا نییە CGI، بەس ئەوەی تێدایە کۆمپۆزیشن، ینی هەندێک کۆمپۆزیشنی تێدایە حاڵێکە من دەکڕسم لە ڤیدیۆیەکەدا بنێم. ڤینس گیلگن کۆمپۆزیشنەکانی زۆر بە جوانی هەڵبژاردووە لە کاتێک تەسویر کرایە و ڕول ئۆف فێردی بەکارهینایە، مەسەلەن کەرەکتەرەکە و ڕاوەستایە لە چزیەکی. بۆیە ئەوە برێکینگ باد لەو ناحی زۆر باشترە لە گیم ئۆف ترۆنز. طبعاً مۆزوعی کۆمپۆزیشن حتا لە موسەسەلە تازەکەی ڤینس گیلگن بێتەر کۆڵسۆ لەوێندەی زۆر زیاتری تێدایە، لەوێندە پارەی باشترە بەجتەکەی لە چاو برێکینگ باد، بووی لەوێندە زیاتر بەرچاو دیارە زۆر بە جوانی دیارەکە ئەو شتە ڤینس گیلگن زۆر بە جوانی دروستی کردو. و پۆینتێکی تری حەزم لێ باسی بکەم وەک ستۆری، وەک چیرۆک لە بینیان. خەڵک هەیە دەڵێ چیرۆکی گیم ئۆف ترۆنز زۆر باشترە و زۆر بەخۆترە و لە هەمان کاتیدا خەڵک هەیە چیرۆکی برێکینگ باد. من وەک خۆم چیرۆکی برێکینگ بادم پێخۆشە لەبەرەوەی تۆزێک نزیکە لە واقع و لە ڕاستی و ڕیاڵستیک. بۆیە ئەو کەسێک کە چیرۆکەکەی نووسیوە دەستی بەسراوەتەوە ئەبێ لە نەمەڵێکی زۆر تەسک و زۆر کەم چیرۆکەکە دروست بکە و بە پێرفێکتی دروستیکە. بەس لە گیم ئۆف ترۆنز ڕاستە چیرۆکەکە زۆر زەخم و گەورەیە و ینی مەجموعە عالەمێکی بۆ دروستکراوە، زمانیان بۆ دروستکراوە، چەند لەهجەیەکی تیا لەناو ستۆریەکە. بەس لە هەمان کاتدا ڕاستە ئەوە قورسە ئیشێکی زۆری دێ، بەس هێشتا دەستی ڕایتەرەکە نووسەرەکە کراوەترە بۆی بیوێ کەرەکتەرەکان چۆن بە هێواشی گەورەی بکەیان، کەرەکتەرێک چۆن دروستکەیان چۆن بیمرێنی. بۆیە ئەو شتە لە برێکینگ باد تۆزێک زەحمەتترە. بۆیە من بەڕای من ئەفزەڵیت بە لەلای من چیرۆک بە لەلایەن دابانەوە بۆ من برێکینگ باد زۆر باشترە لە چاو گیم ئۆف ترۆنز. و شتێکی تر هەیە باسی ڤیڵەنەکان حەزم لێ بیکەم. طبعاً هەردووکیان پڕە لە ڤیڵن ئەو شەریرانیان ئەو پیاوی خراپانەکە تێدایەتی. طبعاً مەشهورترین دوو ڤیڵن کە لە گیم ئۆف ترۆنز هەیە کینگ جۆفری و رامزی بۆڵتن. طبعاً کینگ جۆفری و رامزی بۆڵتن هەردووکیان بە نەوعێک تۆزێک ڤیڵن و تۆزێک تاف و سەخیفن. بەس کینگ جۆفری
زۆر ئەوهانی ینی هەز دەکەی منداڵەکە سوڵتەی لەدەستە و عەقڵی نییە و دڵی بەوەی خۆشەوە کە سوڵتەی هەیە و خەڵک دەکوژی و خەڵک ئەزیەت دەدا ینی بەتوبی هەستی لە ینی تافە حەزت لێ بچی ناو تەلەڤیزیۆن یەک زلێلی بێەوە بەس ڕامزی وانە ڕامزی کە تەماشەیەکی شەڕ و هەرچی خراپی و هەرچی ینی حەقت هەیە لە ناو چاوی دەبینی ڕاستە دەورەکەی زۆر عنفی زیاتر تێدایە بەڕای من ڕامزی زۆر ڤیڵنێکی باشتر بوو لە چاوکینگ جۆفری و هەم لە وەک کەرەکتەر ممەسلەکە هەم وەک کەرەکتەرەکەش کە ڕامزی بۆڵتن نەک وەک ممەسلەکە بەس لە برێکین باد عەجایبی تێدایە گوستاڤۆ فرینگ گەس فرینگ تەڵان گوستاڤۆ فرینگ بەڕای من یەکێکە لە هەرە باشترین ڤیڵنەکانە تا ئێستا لە ژیانم دیدم نەکە لە تیڤی شۆ حتا لە فیلمیش تەڵان ئەو کابرایە دەموچاوێکی زۆر ڕیلاکس هادی زۆر محتەرەم زۆر بەڕێز بە ئینگلیزیەکی ئەکادمی بە ئەتەکێتەوە قسەت لەگەڵ دەکا هەر لە خۆتەوە هیچ ئایبیشی تێدا نییە بەس کە تەماشەکەی قەلەقی ینی هەز دەکەی ئەو کابرایە نازانی دی ئێستا دەتکوژی لێت دەدا قسەت پێ دەڵێ یان نەفەرێکی بە نەفەرێکی بە کوشتن دەدا یعنی و لە عین وەختیش هیچ هیستریەک نییە لەگەڵ هیچ شتێکی پێشان نەدا لە ستۆریکی کە ئەو کابرایە وایە بەس لە هەمان کاتێک کە دەیبینی هەر کە دەیبینی دەترسی یان ئۆتۆماتیکیە بۆیە ینی بەجددی گوستاڤۆ فرینگ دەرەجەیەکە بەڕای من باشترین ڤیڵنە ئەتا ئێستا لە هەموو مێژووی تیڤی شۆ هەبی حتا دەتوانم بڵێم منافەسە و ڕکابەرێکی سەرسەختی زۆر بەقوترین ڤیڵنەکانی جیهانی فیلمیش دەکاتن بینە سەر کەرەکتەر تەڵان لە کەرەکتەرە سەرەکیەکان کە لە هەردوو تیڤی شۆ هەیە لە برێکین باد وۆڵتەر وایت و جێسی پینکمان ئەو دووە کە لە هەمویان سەرەکی ترن لەو لاش زیاتر ئەوەی لێ پیتەر دینکلژ تیریۆن لانستەر و جۆن سنۆ طبعا من جۆن سنۆ کەرەکتەرێکی باشە خراپ نییە بەس پیتەر دینکلژ تیریۆن لانستەر بەڕای من لە هەرە کەرەکتەرە باشترین کەرەکتەرێکە لە گێم ئۆف ترۆنسە ینی کابرایە کە بەو حەزمە کچکەی ئەو تەسیرە بە قۆتەی کە لەسەر دروستەکە لەسەر تەفکیر و لەسەر ستایلی قسەکردنەکەی زۆر عەجایبە طبعا کەرەکتەرێکی دیش تێدا بوو بابی پیتەر دینکلژ تایوان لانستەر طبعا تایوانیش یەکێک بوو لە کەرەکتەرە باشەکان بە زوو کوشتیان طبعا کابرایەکی دیبلۆماتیک و سیاسی و بە تەواوەتی لە شەڕ و لەو شتان دەزانی لەو لای جێسی پینکمان یعنی ئۆکەی خراپ نییە زایدەن العەزیم وۆڵتەر وایت طبعا وۆڵتەر وایت لە ئەسڵی 5 گۆڵدن گلۆب کە مرەشەح بووە لەو مسلسلە چاری وەرگرتی ینی لە 4 سیزنەی گۆڵدن گلۆبی وەرگرتی ینی باشترین ئەکتەر هەرچەند بڵێم لەسەر براین کرانسن لەسەر دەوری وۆڵتەر وایت کەمە ئەو ترانسفۆرمۆشەی کە کابرا لە مامۆستایەکی فەقیری شەرمنینەی دەتوانێت حەقخۆی بە هیچ نەوەک وەرگری بگاتە the great هایزنبەرگ و دوایەوە کوستۆریکە تاوا دەبێ حتا جۆرج ئار مارتن لە زۆربەی لە یەکێک لە ئەوەکان خوێنمەوە دەڵێ کەرەکتەری وۆڵتەر وایت باشترین کەرەکتەرە لە هەموو کەرەکتەرەکانی لە عالەمی گێم ئۆف ترۆنس ینی ئەوی پێ باشترە لە هەموو کەرەکتەرەکانی عالەمی گێم ئۆف ترۆنس کەەوە شەرتەی ئەو نووسەری چیرۆکی گێم ئۆف ترۆنزە طبعا شتێکی تریش هەیە لەسەر ئەوەی کام مسلسلە بە قوتە لە ناحیەی سیزن برێکین باد ڕۆژ بە ڕۆژ سیزنەکانی کواڵەتی و مستەوای بڵندتر دەبوو بەس گێم ئۆف ترۆنس تا حەدێکوا بۆ تا 5 سیزن 6 سیزن دوای بەرەوە دیکلاینێکی باشی کرد لەبەرەوەی ئەو چیرۆکە ئەتا 5 کتابی هەبوو دوای ئەوە مەفرۆز بوو کتێبێکی تر دەرسی ئاخر کتێب ناوی The Winds of Winter ئەو کتێبە هەر تەجیل بوو ئەو دوو سیزنی ئەخیری ئەو دوو حیوانێک کە ئەوی مەسئول بوون لەسەر ئەوەی دێڤید باینهۆف و ئۆکەی ترم لەبینەمە دێڤید وەیس شتێکی وایە کە ئەوان کە پرۆدیوسەر و کریتەری ئەو مسلسلە بوون هیچ کتێبێکیان لەدەست نەبوو مجرد ئەو لەگەڵ جۆر ئار مارتن دانیشتنیە و تەوقعی خۆیان لێوەرگرتیە کە ئەو چیرۆکە بەرەو چ دەچی ئەوان دووبارە نووسیویانەتەوە بۆی بزانەوە چیرۆکە چی بەسەر دێت تەواان ئەخیرەکەی دوو سیزنەکەی تێک و پێکیاندا بە هەموو نەوەچی بۆیە بەڕای من لە ناحەی پیک ئەوەی کە ئەو مسلسلە بگاتە پیک بەڕای من زۆر برێکین باد باشترە و یەک ئەخیشتیش لە مۆزۆی برێکین باد و گێم ئۆف ترۆنس سپینۆفەکانی چیە کە هەریەکە چەند مسلسلەیان فیلم دەرچووە ڕەبتی بەو عالەمە هەیە لە برێکین باد بێتە کۆرسۆڵ هەیە ئێستا 5 سیزن دەرچووە شتێکی زۆر عەجایبە
ینی مناسی برێکین باد دەکە ئەگەر نەدیتە بە زووترین کات تەماشاکە زایدەم فیلمی ئەلکەمینۆ کە باسی مستەقبەلی جێسی پینکمان دەکات پاش ئەوەی لە حەڵقەی فێڵەنە ئاخر حەڵقەی برێکین باد کە پێشانە دەچی بەسەر لێ بەس لەو لای ئەتا ئێستا هیچ شتێک دەرنەچۆ بەس HBO Max بڵاوی کردووە کە ئێستا ئیش لەسەر ئەوەکی دەکەن تیڤی شوێک بەناوی The House of Dragons باسی چەند ساڵێک پێش ئەو ئەحداسان دەکات کە لە Game of Thrones ڕوویدایە باسی ژیانی عائلەی تاگاریان دەکات کە تاگەریەنەکان کوبوونە و کوبیدایان دراگۆنیان هەبوو دوای ئەوە چۆن ئینقرازیان کرد و دراگۆنەکان نەماینێ و لەو شارێکە لی دەژیان ناوی شارەکەم بسەبت لەبیر نەمایە طبعا ئەو کاتێکی تاماشای Game of Thrones دەکرد ناوەکەم لەبیر بوو بەس ئێستا لەبیر نەمایە بوورن ئەوە تا ئێستا دیار نییە کەنجی ئەلان دەکرێت و کەنجی ینی بڵاو دەبتەوە بەس HBO Max بڵا ئەوەی کرد ئەلانی کرد کە ئیش لەسەر مسلسلەی دەکەن و داوای لێ بوون دەکەم ئەگەر ڤیدیۆکە درێژ بوو ئینشاڵڵا بە هیوای ڤیدیۆی تازەتر هیوادارم ئەگەر ڤیدیۆکەتان بەدڵە لایکیکەن و شێریشکەن بۆی زۆرترین کەس ئیسفادە بکە بە هیوای ڤیدیۆی تازە دەستخۆش